دمەوە وەک ئاگادارن ئێستا لە هەفتە یەکەمی مانگی پیرۆزی ڕەمەزان داین و حەزمان کرد لەم هەڵقەیەدا جەخت بکەینەوە لەسەر کاریگەری جەستەییەکان و کاریگەری دەرونیەکانی ڕۆژوگرتن و مانگی ڕەمەزانی پیرۆز لەسەر تەندروستی هاوڵاتی و یەکێک لەو نەخۆشیانەی کەوا زۆر خەڵکێکی زۆر هەیەی و زۆر باسی لێواکە کاتێک کە مانگی ڕەمەزان یەتە پێشەوە ئەویش ئەوانن کە نەخۆشی شەکریان هەیە و نەخۆشی زەختیان هەیە و زۆر جارە پرسیارەکەن ئایا ئێمە بە ڕۆژوو بین یا بە ڕۆژوو نەبین و ڕێنمایەکان چییە بۆ ئەو کەسانی کە ئەم جۆرە نەخۆشیانیان هەیە لە ڕاستیە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە هەرکو زۆربیان ئەگادارن لەوەی کە دوو جۆری سەرەکی هەیە جۆری یەکەم و جۆری دووەم جۆری یەکەم ئەوانن کە دەرزی لێن و جۆری دومیش ئەوانن کە بە حەب کۆنتترۆڵە بن ئەوانەی کە لە جۆری یەکەمن بەڕاستیەکەی زۆر زەحمەتە پێیان بڵین بتوانن بە ڕۆژوو بن لەبەرەوەی ئەوانە دەرزی بەکارێنن ینی کاتێک کە دەرزەکە لێ ئەیات شەکرەکەی لەوانەیە جێگیری شەکرەکەی زۆر کەم بێتەوە لەو کاتانەیە لەبەرەوە زەحمەتە بۆ ئەوان بەڵام ئەوانەی کە لە جۆری دووەمن تا ڕادەیەک ئەتوانن ڕۆژوو بگرن و بە چەند ڕێنماییەکە تێپەڕن بۆی کەوا کاریگەریکی لاوەکی ڕۆژۆکە نەبێت لە سەریان پێچەوانەوە ڕۆژەکە سوودمەخش بێت بۆ ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەپێی تەصنیفێکی تەواوەتی نییە کێ بیگرێت و کێ نەیگرێت لەوانی کە بە ڕۆژوە بن ئەوە شەکریان هەیە بەڵام لە ڕاستیە هەموو شتەکان لەگەڵ ئەوە ئەڵێ بەلایانی کەمەوە ئەبێ مانگێک پێش ئەوە ئەو مرۆڤەی کە شەکری هەیە خۆی کۆنتترۆل کرد بێت یعنی ئەگە کۆنتترۆل نەبێت ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەبێ کۆنتترۆلی شەکرەکەی تاو بێت اینجا ئەتوانێت لە دەمانی ڕەمەزانە خۆی بە ڕۆژوو کات لە هەمان کاتە ئەوانەی کەوا تەمەنیان لەسەر 75 ساڵەوە باسەکرێتکەوە ئەمانە لە سەریان نییە بیگرن ئافرەتی دووگیان و شەکرەی هەبێ بە هیچ جۆرێک لەسەری نییە بیگرێت ئەوانش کە شەکرەکان بەرز و نزمی زۆرەکات ئەڵێ شەکرەکەم قەت لە ڕادێکی تەواوەتیان ناوەستێتەوە لەم ماوەیە زۆر لە پڕ ئەچێتە ژێرەوە و زۆر دابەزێ لە پڕ بەرزە بێتەوە شەکرەکەم ئەمانەش دیسانەوە زەحمەتە لە سەریان بێت بەڵام ئەوانەی کە بە ڕۆژووە بن و دەرمانەکانیان بەکارێن بە تایبەتی لەو جۆرانی کەوا حەبی مێتفۆرمین یا حەبی گلوکۆفەیجی پێڵێن ئەو حەبەیەکە حەبە گەورەکەیە و حەبە بچووکەکە هەیە ئەوانی کە حەبە گەورەکە بەکارێنن لە بەربانگە و لە پارشێوە ئەتوانن بەکاری بێنن بۆ نمونە ئەگەر هاتوو حەبی گلوکۆفەیجەکەی ڕۆژی 3 جار بەکارهێنابێت 3 پێنسەی بەکارێنای بەیانی نیوەڕۆ ئێوارە پێش ڕەمەزان لە کاتی ڕەمەزانە ئەتوانێت کە بەربانی کردەوە کە پارشێوی کرد دوو کەڕێت بەکاریان بێنێت بەڵام ئەگەر پێنسەی بەکارێنابێت دوو دانی هەزاری بەکار بێنێت لە جێگەی 3000 دانە پێنسەیەکە ئاگرێتەوە و باشتر وایە ئەو حەبانەی کە پێش خواردن بەکاریانەیەنە حەبی با بڵێن هەبی داوەنیل و ئەو حەبانی تر ئەوانە بەکار نێت بەڵام حەبەکانی تر زۆرێکیان هەیە ئاشنان بە حەبێکی تر کە پێڵێن جەنوڤیا ئەم حەبە ئەتوانن بەکاربێنن بە هەر حاڵ ئەمانە پێویستیان بۆ هەیە پارێزەکانیشیان لە هەمان کاتا بکەن و زۆرێک هەیە ئەڵێ من بە ڕۆژووە بم بەڵام پارشێو ناکەم بە تایبەتی ئەگەر شەکرێ هەبێ پارشێوکردن باشە بۆوانی کە شەکریان هەبێ بە پێچوانەوە ئێمە لەگەڵ ئەوان کە پارشێو بکەن نەک بڵێ پارشێو ناکەم بۆی کەوا کۆنتترۆلەکەم باشتر بێت و ئەگەر هاتوو دەرزی بەکار هێنا بێت و هەر ئەوێ بە ڕۆژوش بێت دەرزیەکان ئەخاتە کاتێکە بانگی فەرموو ئەو کاتێکەوە ئەم بە خورمایە یا بە شتێک ئەیشکێنێت اینجا دەرزیەکە لێبات نوێژەکەی کات اینجا نان بخوات و ئەیتر پێویست ناکات دەرزی لە جاری ترا لێباتەوە و ئەتوانێت نزیکەی لە 20 نسبەتەکەی چەند وحدەی بەکارهێناوە پێشتر کەم تریکاتەوە بە هەمان شێواز پێویستە پێوانەی زەختی کۆنتترۆل بێت و فشاری خوێنی باش کۆنتترۆل کرابێت و ئەو خواردنەی کە زۆر سوێرن ئەبێ وازیان لێبێنێت و ئەوانی کە دەم وشکەکەن زۆر شت هەیە لەوانەیە ئاڵێ وڵا بەعزش خواردنێکە خۆم بە تایبەتی لە پارشێوانە شووتی ئەخۆم و ئەو شتانە خۆم لەوانەیە بۆ چەند سعاتێک کاریگەری هەیە بەڵام ڕۆژەکە لە دوای سعات 10 و 12 نیوەڕۆوە ئیتر هەر تایمێکی ترە ئەم پێویستی بەوەیە ئاو خواتەوە و ئەو کاتانە لەبەرەوە زەحمەتە بتوانێت کۆنتترۆلی ئەو وەزا بکات لەبەرەوە ئەو خواردنەی کە دەمی وشکەکات ئەوێ باشتر هەیە وازیان لێبێن چەرەسات و ئەم شتانی کە بازەکرێت و لە ڕەمەزانانە بەکارێت پێویستە ئەوانە دوورکەویتەوە لێ چونکە ئەمانە پێویستی بە ئاو خواردنەوەی زۆر هەیە
ئەوانەی کە کۆنتترۆلی حەبی زەختیان هەیە بۆ کۆنتترۆلکردنی فشاری خوێنەکانیان دەبێت حەبەکانیان بەکاربێن لە کاتی بەربانگ و لە کاتی پارشەوە و زۆر کەسیش هەیە ئەڵێ مەسەلەن من فەحسی بە فەحسی خوێن نایکەم لە کاتێکە بە ڕۆژوم ترسم ڕۆژەکەم بشکێت لە ڕاستیە ئەمە ئەو کەسانە ئەگە پێویستی بە فەحسی خوێن بوو ضرورە بیکات یعنی ئەوە بە ڕێی ئێمە وەکو زانستی پزیشکی بێت پێویستە بیکات و ڕۆژەکەشی ناشکێنێت لە هەمان کاتە ئێمە باری جستەییمان باس کرد باری دەرونی مانگی ڕەمەزانی پیرۆزیش حەزەکەین بۆ ئەم باسە میوانداری بەڕێز کە دکتۆر ئەفرام محەممەد حەسەنمان کردووە پسپۆری نەخۆشیەکانی دەرونیەکان دەربارەی باری دەرونی و ڕۆژ و گرتن کە دکتۆر بەخێر بیت چ ڕێنمایەکت هەیە بۆ هەوڵات سپاسم کات وەگیان خۆشی بۆ میوانداریە بێگومان هەمومان نەزانین ڕۆژوویەکێکە لەو پەرستە گرنگانەی کە لە ئاینی ئیسلامە باسی کراوە و ئەوەشی کەوا گرنگە هەر کە ڕۆژوو باسیەکەیت ئەگە بچە سەر چەمکە دینەکەی ئەوەندەی بەست پێی کاریگەری کۆمەڵایەتی و دەرونیەکەیە ئەوەنەوە بەست پێی برسیکردنی تاک نییە واتە حکمەتی سەرێکی لە ڕۆژوو گرتن ئەوەنەی چەمکە ئاینەکە و چەمکە دەرونیەکەیە ئەوە نەخوای گەورە ئیشی بەوە نییە بەندێ خۆی برسی بکە خۆی تون و بکات بێ بێت تاکە بزانە ئەگە برسێت و تونێتەکە زیانی جەستەی لێبە کەواتەویتە لە ڕووی شەرعەوە هەر ڕۆژۆکەی لەسەر نامێنێ وەکو چۆن بەڕێزوت ئەگەر کەسەکە نەتوانێت کەواتە ئەگەر کەسێ برسێتی و تونێتەکە زیانی لێبە ئێتە ڕۆژۆکەی لەسەر نامێنێت چونکە چەمکە سەرێکیەکە ئەویان هەر لەبەرەوە ئەفەرمێ لەعەلەکم تەتەقون واتە ڕۆژوگرتنەکە بۆ لایانی تەقواکەیە نەک بۆ لایانی ئەوێکەوەی کە برسی و تون بێ هەروێ پێغەمبەر خوا فەرمێ ئەشێ کەسێ بە ڕۆژووێ بەڵام ئێوارە هیچی بۆ نەمێنێتەوە غیری برسێتی و تونێتی واتە کەمترین پلەی ڕۆژوگرتن لە ئیسلامی کە تۆ خۆت برسی و تونی بکەیت یعنی کەوت بۆ مایەوە کەمترین شتە بۆت ماوەتەوە بەڵام ئەوی ترێوە کەواتەوە دەرونێکی ئارام تەبێ سوودت بۆ دەوروبەر هەبێ خزمەت بە دەوروبەر بکەیت بێ ئەگەر فەرمانبەرێ بە ڕۆژوو بێ ڕۆژوکی وای لێ بکە لەگەڵ هاوڵاتیانە مامەڵەی دروست نەبێ ڕۆژەکە نەگرێ باشترە چکە ڕۆژەکە تۆ بۆ خۆت هیگری بەڵام مامەڵەکەت بۆ خەڵکیە ئەگەر پزیشکێ بە ڕۆژوو بێ ڕۆژەکە وای لێ بکە مافی نەخۆشەکانی نییە لەگەڵ یانە بە جوانی ڕەفتار نەکە خۆگوریشی بەم ڕۆژوی تۆ نییە کەوات لێ بکە زیان بە دەوروبەر بگەێنی وێ ئەم ڕۆژوە وەختێک کاریگەرە جوانەکەی دەرەکەوێن کە تۆ لەگەڵ دەروون تا ئاشنابێ بۆ نمونە هەندێک نمونە باسەکەی یەکێ لەو نەخۆشیانی کەوا لەناو کۆمەلگای بڵاو حاڵەتی خەمۆکیە کە نزیکی لە سادەی خەڵکی ئەگەری توشبوونی هەیە بە خەمۆکی لێکی لە خۆناغەکانی ژیانە ڕۆژوو بەیەکێ لەو شتانە دانرێت کە ئەوانەی خەمۆکیانی سوودێکی زۆری لێ ئەبینن چکە بۆ بەهۆی ڕۆژوانێ بەشێکی زۆر لە نیشانەکان چارەسەرە بێت گرنگترین نیشانەی خەمۆکی کە تاکەی بێ هەز بە نەبوونی پاڵپشتی کۆمەڵایەتیەکە بەڵام لە کاتی بە ڕۆژوە خەڵکی لەبەری بەربانگ زۆربەی خێزانەکان ئێواران بێکۆ کۆبنەوە بەڵام لە ماوەکانی تری ساڵە ئەم کۆبوونەوەی لێنان خواردنی ئێوارەیە زۆر بە کەمی ڕوایە چکە هەرێک ڕەنگە کاتێک بێتەوانێت کاتێکێکی خەمۆکیە بێ گرفتەکەی شەوانە تا درەنگانی خەوی لێ ناکەوێت لەو کاتێ ئەندامەکانی ترەخۆنە مەز بە تەنیایەکە وەز بە ناڕەحەتێکە خەمۆکی لێ قورسترە بێ بەڵام لە مانگی ڕەمەزانە زۆربەی خێزانەکان هەتا کاتی پارشەو ناخۆن ئەم تاکەستەکە خەڵکی تری شێ لەگەڵیا کە بە خەبەرە چالاکی کێشتێکی ترێ یەکتر لەو شتانە لە مانگی ڕەمەزانە جگەل لە نانی ئێوارە ئێستا ڕاستە ئەم ساڕنگە بەهۆی ئەوەی کەوا ئەم حاڵەتی پەکای بڵاو بۆ تۆ مزگەوتەکان داخراوە بەڵام ساڵانی کە خەڵکی دوای نانی ئێوارە ئەچوو بۆ مزگەوت تەراویحێ کرد نوێژێ کرد ئەم تێکەڵبوونە جارێکتر پاڵپشتێکی کۆمەڵایەتیە کە ئەم تاکە هەست بە گۆشەگیری و ناڕەحەتی نەکە لە کاتی خەمۆکیە بە ئەوەی کەوا خەمۆکیە لە مانگی ڕەمەزانە بەپی تێبینی من کە تێبینیم کردوێ حتان خۆشڵێ بڕێکی کەمتر دەرمانە خۆم وە کارەکەشەوێ ئەو پاڵپشتێک کۆمەڵاتە زۆرەی کە هەیەی وەکو سایکۆسەرپیکێک بێت سەپۆرتف سێرەپی وە پاڵپشتێکی چارەسەری پێوترێت وا لە تاکەکە متمانی بەخۆی زیاتر بێ زیاتر وای لێبێ زاڵ بێ بەسەر نیشانەکانە بۆیە کە خەویشی کەمە بێ نایخاتە پاڵ نەخۆشیەکە لە بۆ هی ڕەمەزانەکۆ دانیشتم کە ناخۆم لەو کاتانەی کازانێکی لە نیشانەکانی خەمۆکیکی لێ تون دەبێ ئەگاتی و کەوا زیان بەخۆیان بەدەوبەر بگەنە بەرەوبیری خۆکوژی ئەڕوات بەڵام لە مانگی ڕەمەزانە تاک لەبێ خەریکی عیبادەتکردنە خەریکی خواپەرستیە کەمترە گاتە ئەم خۆناغە لەبەر کاتێک گەر بێزاریش بێ ئەوە توند نابێ بگاتە و ئاستەی کە تاک بێ لەو کاتۆ خۆی بکوژێت بێگومان بۆ زۆر نەخۆش دەروی کە سوودی ئەوانەیە کەەوە حاڵی دڵڕاوکیان هەیە ئەممانە زین تاک لە مانگی ڕەمەزانە زیاتر عیبادەتەکە بە سەردانی مزگەوت پێ بە خوێندنی قورآن بێ بە هەر شتێ بێ خۆی بەفێ ئەلا بێ ذکر لای تەطمئن القلوب دڵەکان بە غێری ذکری خۆی گەورە ئارام نابنەوە بێ ئەو کەسێک کەوا حاڵی دڵڕاوکی و ترس و قەلەقی هەیە لە مانگی ڕەمەزان لەبەر نوێژەکان بە کۆمەڵەکە تێکەڵبوونی زیاترە کاری بەخشین زیاتر ئەمانە بووە کە تاکە زیاترس بە ئارامی بکە
کە لە بەربانە ڕۆژۆکێشکێنە هەستەکە ڕۆژی و شکاندووە کارێکی گەورەی کردووە ئیشێکی باشی کردو ئەمە دیسانەوای لێکە هەست بە خۆشی و خۆشحاڵیە بکە کەمەنەوەلەکە زیاتر زاڵی بەسەر ئەو نیشانە دەرونیانەی کە هەیە نەک نیشانە جستێن چۆن نیشانە جستەکان زۆر جار گۆڕانکاری هۆرمۆنە ڕەنگە هەر بمێنێ بەڵام زیاتر نیشانە دەرونیەکان کە تا کەمتر بیری خۆکوژێ بێ کەمتر بیری زیانگەاندنێ بێ زیاتر متمانی بەخۆی بێ دەرونی ئارامترە بێ هەستەکە تەرکیزی زیاتر بێ کەم شتە زیاتر بڵێن ئەوی متمانی بەخۆی بێ لە مانگی ڕەمەزانە لە نەخۆشەکانەمە زیاتر تێبینیەکرێ. زۆر باشە کاکجیان دەستی خۆش بێ ئێمە چینە لای پەیوەندیەکان و پەیوەندیمان لەگەڵ کاک شیروان لە سلێمانیەوە. ئەم کاتتان باش دکتۆر گیان سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ کاک دکتۆرە فرام خۆش سپاس سەلامەت بیوەڵا پرسیارێکمێ سەبارەت بە نەخۆشی دەرونی من طبعا نەخۆشی دکتۆرە فرام ماوەی 15 ساڵە بە بەردەوامی عیلاج لایە وەرەگرم بەوەی کە نەخۆشی کۆرۆنا هات و ئەم یەک دوو مانگە نەمتوانی سەردانی بکەم تەنها سەردانێکی دکتۆر دانیاوم کرد کە ئەو عیلاجی بۆ نووسیم عیلاجەکان وای لێ کردوم بێتاقەت مەکە شەو خەوم نییە نەخۆشیەکەشم شیزۆفرینیایە ئایا لەسەریشمە بە ڕۆژوو بم یان نا پرسیاری یەکەمم پرسیاری دووەمم کەی جەنابتان عیادەکان نەکەنەوە بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەنێ نەخۆشێ وەکو یەکێکی وەکو من پێویستیم بە عیلاجە بەڵام دەستم ناگاتە دکتۆرەکەم وەڵا ئەو هەنێ گۆڕانکاری دە دکتۆرە ئاکرێ پێم باش نییە سەردانی دکتۆری وەکو دەرونی لەبەرەوەی ئەو دکتۆری تایبەتی خۆم بووە بەسەر چاو کاک شیروان ێستا هەردوو سوالەکەت وەڵامەینەوە بەڵێ بەسەر چاو دەست خۆش بێ پەرژین خان لە ڕانیەوە بەڵێ دکتۆر سەر چاو باشی بەڕێت مەژێسی فەرموو دکتۆر نەخۆشی خۆتم پەرچەندە ئەوە کەم پرسیارەکەم پەیوەندی بە بابەتەکەەوە نیە بەڵام ئەگە جوابم دێەوە مەمنونت دەبم سەر چاو ئەوەی نەخۆشی خۆتم لە ڕانیەوە پەیوەندی دەکەم زەختم هەبوو بەڵێ پێشتر حەبی لۆ ساتان پلەس بۆ دانابوو بەڵێ وتیان ئەو حەبە خراپە لۆ سارتان پڵس بەرێ بەڵێ گۆڕین بۆ ئەم لۆداسین 5 میلیگرام بینی پێنجی بەڵێ جا بەڕای تو باشیان خراپە لەسەری بەردەوام بوو بەسەر چاو بەسەر چاو بەڵێ باشە قاجاسان وشتین نییە باش بەڵێ پەیوەندیترمان لەگەڵ مەریوان لە عربەتەوە کاک مەریوان بەڵێ پەرژین خان بێ زەحمەت تەلەڤیزیۆنەکە کەسکە بۆی بەڵێ ئێستا کاک مەریوانمان لەگەڵایە بەڵێ سەر چاو فەرموو بەخێراتی میوانە بەڕێزەکانتان دەکەم بەڵێ کاک مەریوان فەرموو کاک دکتۆر پرسیارێک وەڵا من جارێکی تریش پەیوەندیم پێوە کردن بۆ دایکم شەکرەی هەبوو بەڵێ بۆ جەناب وتێ پێم وتی وتم شەکرەکەی بەرزە بە ڕۆژوو شەبێت بەڵێ 270 بە شەکرەی زەختەکەی 13 لەسەر 8 بەڵێ ئەیتر نازانم شەکرەکەی بۆ گۆڕینا عیلاج چۆن بەڵێ ئەیتر ڕێنماییەکمان کەی زۆر سپاس بەڵێ شەکرەکەی 270 حەب بەکارێنێ خۆ دەرزی لێ نایەت دەرزی بۆ ناوەڵا حەبە خوات بەڵێ باشە ماوەلیدی چەندە عمری چەندە وەڵا 62 ماوەلی 62 ئارە وەڵای دووشەمەش ئەیخوا بەڵێ باشە زۆر چاکە بەسەر چاو پەیوەندیترمان لەگەڵ سوعاد خان لە کەرکووکەوە بەڵێ بەڵێ سوعاد خان لە کەرکووکەوە الو فەرموو باشی سلام علیکم سەر چاو باشی برای بارم مستەجان سەر چاو فەرموو دکتۆر جان دوو پرسیارم هەیە دکتۆر جان بەڵێ فەرموو پرسیارەکانت دکتۆر جان من بووکێکم هەیە خوێنی دائەبەزێت و پلازیمەشی دائەبەزێت بەڵێ ئەیبین ئەیخەوێنین مانگی جارێ تو مانگجارێ پلازیمەشی تێ ئەکەن و خوێنشی ئەدەنێ بەڵێ ئیستا ئەڵێ من بە ڕۆژی ئەبم
بەڵێ ئەو بکەم بە ڕۆژی بێ خراپ نابێت. ئێستا حالیان لەم ماوەیە خوێنیان تێکردووە لەم هەفتەیە؟ ئێستا بە حاضر خوێنیان تێ نەکردو بەس دەرزیان لێداوە و مغەدیان لێداوە. بەڵێ فەحسی مۆخیان بۆ کردووە هی ئێسقان بۆ فەحسی مۆخ؟ وەڵاهی ناوڵای بۆیان نەکردو بڕا ناکەم. بەڵێ بەڵێ ئەی هەچ حەبێکی هەیە حەبی کۆرتیزۆن شتیوا بەکارهێنێ هیچ شتێک بۆ عیلاج حەبی هەیە بۆ عیلاج بەکاری بێنێت بۆم نەخۆشی؟ بەڵێ بەڵێ حەبی هەیە. حەبەکان چەند ژەمەی خوات؟ لای دکتۆر محەممەد حەبەکان چەند ژەمای خوات؟ خەواندومانە لە لای ئەو بەڵێ دەرمان و عیلاج شتی ئەدات. حەبەکان چەند ژەمای خوات؟ چەند ژەمە حەبەکانە خوا؟ بەڵێ چەند ژەم حەبەکانە خوات لە ڕۆژێکە؟ والله حەبەکانی چۆن های خۆی ژێم زان پێم بڵێ نەوەی دوو دایخوا بەیانی دوو نیۆڕۆ دوو ئێوارەیەک. باڵە باشە جوابدانێنەوە بەسەر چاو دەستان خۆش بێت. کاکتۆر پەیوەندێک هەبوو لە سلێمانی و کاکشیروان لای جەنابتەوە ئەوزان پرسیارەکانی. پرسیارەکەی کەمیان کاڵەیە ڕۆژوو بمیاننا ئێمە نەخۆشی دەرونی بۆ ئەو بەڕێزۆ بوو هەموو کەسێک دوو جۆرمان هەیە. جۆر پێترین خۆشی دەرونی، جۆر پێترین خۆشی هۆشمەندی. نەخۆشیە دەرونیەکان وەکو خەمۆکی وەسواسی دڵ ڕاوکی ئەمانە بەبێ ئیستثنا ڕۆژوو هیچ خراپێکی نییە بووان و لە سەریان ڕۆژە بوون و کەسێکی ئاسایی چمان لە ڕۆی هۆشمەندی و گرفتیان نییە. بەڵام جۆر دەم کە نەخۆشی هۆشمەندی وکو شیزۆفرینیا ئەم تاکە لە ڕووی شەرعوانێ ئەگەر خودبینی نەبێواتە خۆست بە نەخۆشەکەی خۆی نەکە ڕۆژووی لەسەر نیە ئەتوانی نەیگرێ. بەڵام ئەگەر بیشیگرێ لە ڕووی زانستۆ هیچ خراپێکی نییە بۆی واتە ئەگەر ڕێگەری جەستەیی نەبێم کەسە لە ڕوو جەستەوە نەخۆشێکی تری نەبێ خودی نەخۆشی شیزۆفرینیا ڕێگە نیە لە ڕۆژوو. بەڵام گەر کەسەکە نەیشێگرێت لە شەرع واجب نییە لە سەی بڵێ هەربێ بە ڕۆژوو بێ واتەگەن نەشیگرێت ئەتوانێت فدێکە باچکۆ زۆربەی شیزۆفرینیاکان خودبینی هەست بە بەرپرسیارەتەکە ناکە کە لەسەر شانێتی ئەوەی کەواکردنەوەی عیادەکان ئەو بەڕێزەوە زان بێتتر بزانێت کە نزیکی دەوری چەند ڕۆژێکە بێن عیادەکان کراوەتە بەڵام کاتی دەوامکردنەکان تەنها لە کاتژمێر یەک یان یەک کۆنی بۆ دەوری کاتژمێر 5 ئێوارەیە وەویش بە ناونووسین و بە سەرەگرتنەڵێن و کوجارانی خەڵکی بێ قەرەباڵ بێ پێش و پەیوەندی بکەی ئیلتیزام کێ بە کاتەکەەوە کە بێوا باشە دەستکێشە لە دەسابێت دەمامکتەبێ بە پێی ڕێنمای تەندروستەکان کێ بتوێ سەردام کێ بەسەر چاو بەڵام هاتەن وەرگرتنی شتەکانە بێ لەگەڵ سکرتێراوشان تەرتیب بکەیت. زۆر باشە دەست خۆش بێ ئێمە بەنسبەتی پەرژنخانەوە لە ڕانیەوە پرسیاری کرد لە سەرەوەی کەوا زەختی هەیە و حەبی لە سارتانی وەرگرتووە پێشتر و ئێستا حەبی 5 میلیگرامی ئەملۆدیپینیان بەدانەوە بەڕاستەکەی حەبی ئەملۆدیپینی 5 میلیگرامی یەکێکە لە حەبەکان کە بەکارێت بۆ زەخت و ئەمەش حەبێکی باشە ئەگەر بە لۆ سارتانەکە کۆنتترۆل نەبوو ئەتوانێت 5 میلیگرامەکەی ئەملۆدیپینیش بەکار بێنێت و ئەگەر هەر کۆنتترۆلی نەکرد پێنجەکە ئەتوانم کە بەدە تا 10 میلیگرامیش دەتوانێت بڕوات. بەنسبەتی کاکمەریوان و لە عربەتەوە باسی کردکەوە داکی شەکرەی هەیە و شەکرەکەی لە 270 لەو بینایە جار بەجار ئەگاتە ئەو ڕەنگە ڕۆژوو بێدیان ناوە بەس ماوەلیدەکەشی باس کرد تەمەنەکەی ماوەلدی 62 کەواتە لێوە تقریبا کاتە 58 ساڵێک ئەمری لە ڕاستیە ئەتوانێت بە ڕۆژوو بێت و ئەو ڕێنمایانی کە باسمان کرد بەکاری بێنێت و مادەم حەبی ژەخوات ئەتوانێت هەر بە شێوەی حەبەکانی بەردەوامی ئەو حەوەی کە بەیانیانی خوارد لە بەربانگە بیخوا ئەو حەبەی کە ئێوارانی خوارد لە پارشێوا بیخوات ئەتوانێت کەم تریشی کاتەوە جورعەکەی ئەگەر هاتو لەو بینیا فەحسی کرد و شەکرەکەشی لە ڕێژەیەکی کەمیا بوو. بەنسبەتی سوعادخان و لە کەرکووک و باسی کرد کە نەخۆشی خزمێکی هەیە بوتیەتی کەەوە خوێنی دابەزێت و پلازمای تێکرێت و هەر من لێم پرسیکەوە ئایا حەب بەکارێنێ بڵێ چەند جۆرێک حەب بەکارێن لەوەرەوە ئەم ڕۆژووی لەسەر نییە مادەم ئەم بەیانی و نیۆڕۆی ئێوارە حەب بەکارێنێ هەر ئەمە خۆی یەکێکە لەو شتانەیەکەوە حەبەکانی بێت لە تایمی خۆیان بەکاربێنێ لەبەرەوە نەخۆشە و ئەتوانێت حەبەکانی بەکاربێنێت و ڕۆژەکە لە کاتێکی ترا بگرێتەوە کاتێک کە خوێن و شتەکەی بەرەو باشی ڕۆژ. ئێمە ئەوانەی کە نەخۆشی زەبحیان هەیە یاخو نەخۆشی دڵیان هەیە ئێماڵێن نابێ بە ڕۆژوو بن هەر ئەوە نییە سەبەکە لەبەر ئەوەی کەوا لەوانەیە تەسیل لە شێوازی خوێن هێنان و خوێن هاتوچۆی خوێنەکە بکات بۆ دڵی بەڵکو ئەمانە خوان حەبی ژێرزمانیان هەیە لەوانەیە بڵێ ئازاری سنگی هەبێ و حەبەکە بەکارنێنێ بڵێ بە ڕۆژۆم بۆی نشکێ ڕۆژۆکەم زەرەری لێ ئاات چکە حەبەوی خاتە ژێرزمانی وڵە حەبەکە خۆن ژێرزمان و ئەشکێت لەبەرەوە ئێماڵێن ئەوانە باشترە بە ڕۆژوو نەبن. بەڵێ چەند پەیوەندی ترمان لەگەڵایە کاک عادل لە سلێمانیەوە بڵێ بەڵێ ئەلو بەڵێ کاک عادل فەرموو ئەم کاتدا باش سەرچاو زۆر سپاس وەڵامی زەحمەت نەبێ مناڵێکمان هەیە ئەو لە تەلەڤیزۆن بەرنامەکە ڕاستەخۆش تا هین نەبووە نازانم چی نەبوو عەفوەن مناڵەکەتان
ام كاتتان باش سەرچاو جێمان لێتە فەرموو کاک عادل. زۆر سپاس زحمە بەخێراتنی کاک دکتۆرەکەین زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. بەڵێ فەرموو سوالەکەت چیە کاک عادل؟ ورە مناڵێکمان هەیە تەمەنی 5 ساڵە بەڵێ هێشتا با بڵێن قسە ناکات هێشتا بڵێن زمانی نەگرتووە تاخیر بووە لە گەشتەکردنا تاخیر بووە بەڵێ با بڵێن بدن سنتەری ئۆتیزم وتیان هیچ عیبی نییە جۆچکەی ئەنجا بۆ پێشنیاری ئەویان کردیان بچن بۆ لای دکتۆر ئەفرام بۆ دکتۆری دەرونی ئەو یعنی ڕێنماییتان بکات بەسەرچاو پرسیار نییە بەڵێ فەرموو. زۆر سپاس کاک عادل گەیشت. کاک جەلال لە ڕەوانزەوە بەڵێ کاک جەلال فەرموو. دکتۆریان چۆنی باشی سەرچاو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم و سپاس دەکەم. سەرچاو کاک جەلال ببوورە پەیوەندەکەی قەتع بوو. بەڵێ باش کاک دکتۆر باسی کرد کە مناڵەکەی 5 ساڵە کاک عادل و لەوا چێت بە ئۆتیزم درابێتە قەڵەم جەنابەت ڕێنمایی چێ بووم خۆی بێگومان ئەگەر ئەم مناڵەت تەنها گرفتی ئاخاوتنی هەبێ و قسە نەکا ئەمە جۆرێکە لە نەخۆشی ئەگەر لەگەڵە گرفتی ئاستی ژیری هەبێ حاڵەتێکی ترە. بەشێکی زۆری ئەو مناڵانەی کە قسە نەکەن تا تەمەنی 5 ساڵی ئەم مناڵانە جگەل لە توانای قسەکردنیان گرفتی ئاخاوتن گرفتی ئاستی ژیریان هێواتە ئاستی ژیریان وەکو مناڵێکی تر وەکو 5 ساڵێ لە شتەکان تێناگا کە بڵێ بڕۆ شتێکم بۆ بێنە دەرگایە داخە یانەگە قسەش نەزان بتوانێت ڕەنگەکان جیا کاتۆ مناڵی 5 ساڵ ئەبێ بتوانین نزیکی 2 بۆ 3 جار بۆ 4 ڕەنگ جیا بکاتۆ واتەگەر قسەش نەکا دایکە توانێت چەند ڕەنگێکی بۆ دانێ و قماشێکی سوور سپی ڕەش بڵێ کامیان سوورەکە خۆگەر قسەش نەزان ئێ بتوانێت ئەمانە جیا بکاتەوە یان لە ناو قاپێکە چەند میوەیەکی بۆ دانێ پرتەقاڵێ سێوێ خەیارێت تەماتێ بڵێ کامیان پرتەقاڵەکە کامە سێوەکە مناڵی 5 ساڵ ئەگەر گرفتەکە بەس لە ئاخاوتنیا بێ ئەبێ بتوانێت ئەو شتانە جیا کاتەوە چونکە ئێمە هەزارها کەسمان هەیە کەسێکە ناتوانێت ئاخاوتن کا قسە بکە بەڵام لە ڕووی ژیرەوە دروستە ئەم مناڵەگەر تەنها گرفتی ئاخاوتن بێ لەم حاڵتەی پێویستی بە دەرمانە تەنها بەڕاهێنانی زمان بەرەو باشبوو نەڕوە ئەگە بڵێ لەگەڵیە ئاستی ژیرەکەشی گرفتی هەیە وەکو مناڵێکی 5 ساڵ لە شتەکان تێناگات ئاستی ژیری هەمان شت نییە ئەوە ڕاهێنانەکە وەختەبێ کەم جار ڕاهێنانی ئاستی ژیری پێ بکرێ کە چۆن ئاستی ژیرەکە وەرکە فێری تەرکیز بێ فێری زاراوەکان بێ دواترە کەوێنە سەر ڕاهێنانی زمانەکەی کە بەشێکی ترە لە چارەسەرەکەی. دەسەکان خۆش کاکتۆر ئەچێن لای دوو پەیوەندی ترەوە کاک محەممەد لە سلێمانیەوە بەڵێ فەرموو. دکتۆر جان سپورباشی سەرچاو کاک محەممەد ئەو دکتۆرە پرسیارێکمایە لێ بەڵێ فەرموو کچێکمانێ 15 ساڵە بەڵێ ئێستا ژێمێک کرد ئێستا ژێمەکەی نییە بردمە بەلای دکتۆر عیلاجی بۆ نووسێ مەعیدەی شەشتێک خۆقبوونی ناکە بەڵام ئێستا وەکو خوێ کردوێتی بە مێشتیەوە شەربەتی مێژی بۆ بەڵە پێقەڵەوە بنایخوات ئەمە ڕێنمایەکمان پێ بڵێ 15 ساڵە باورکە شەربەتی بۆ کردم نایخوات ئەچم بردجاە هیچ شتێ ناخوا ئەوە چی وەڵا قەڵەوە ئەخ باشە بە قوربان دکتۆرەکە پێویستە وەڵی قەڵەو نابردمە بەلای محەممەد عومەر بۆ مەعیدەی ئەڵێ هەچیف بەسێ و خۆ مۆز خۆ پرتەقاڵ خۆ کەچی بەقسەم ناکە ئێستا مدەی چەندە پارێزەی کردووە کاک محەممەد مدەی چەندە پارێزەکات والله تقریبا وە ساڵێکە بێت ساڵێکە بەڵێ باشە دابەزیوە کێشی دابەزیوە کێشی زۆر دابەزیێ بۆ بە 3 کیلۆ تەمەنی 15 ساڵە 15 ساڵیشە باوەڕکە ئێستا یعنی مێشی منی تێگا خۆشی حاجی ئەمیرمان لەگەڵایە لە کەرکووکەوە بەڵێ. السلام عليكم. عليكم السلام. شلوني دكتور جان باشي؟ سەرچاو کاک حاجی. دوو پرسیار لێ لە زەحمەت. بەڵێ. دکتۆر جان. بەڵێ جومان لێتە کاک حاجی. دکتۆر من هەر کۆڵنجەکانم نییە بانشانەکان دایمەن ژانێکە یعنی ئەزیەتمەدا ژانەکە نازانین چییە. کوێی بالضبط شان؟ بانشان یعنی کۆڵنج. هەردوو لایە یا بینی شانە یا لایەکی؟ لا حرف لا يشان لا يبان راسه تشكم يعني خانمشين مش شو كاركم يعني لا مالهم يعني بلين يشتري شي شيء كيرو كاك حاجي بيشوا بيشتري بله والله بيشوا دكان مو بيسبنسر لدوس ماتون لا اصدق الجزء دكان نين بفلافل تر اموايدين لما كنا يشكم هو يعني تنازع من ويا
بله. تەوەفان من میشەیە ئەیدە لەوانەیە ئەوە بێت سوالی دووەمت چی بوو بێ زەحمەت سوالی یەکەمە دەوە سوالی دووەم دکتۆر کاتێک کە فەحش شەکەراکەم بڵین فاستینگ بەڵێ 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 100 دەرەجە کاتێک ناخۆم ئەڕۆم فاحشەکەم 220 دەرەجە نازانم چیە ئەوە خۆ شتێکی واقعیە چەند دوای ناخواردنەکە 220 دەرەجە کاک حاجی 2 ساعت دوای ناخواردن 2 ساعت دوای ئەی حەبوو دەرمان چی بەکارێنی بۆ شەکرەکەت والله حەب شەکەرەیە میرادیە شتێواتە ئاوە بەڵێ مێتفۆرمین بەڵێ ئەی دەرزی لێ نایەوە بۆ شەکر قەت نار حەبمەیە چەند جار حەبەکانە خۆی ڕۆژی یەک جارێ خۆی یا دوو جار وڵا یەک جارێ خۆی بەڵێ باشە بەسەر چاو سەر ڕێنمایی دێنێ پەیوەندی ترمان لەگەڵا لە چوارقڕنەوە کاڵی خان بەڵێ فەرموو کاڵی خان بەڵێ فەرموو وڵی داکەم نەخۆشە تووشی نەخۆشی زای منە زایمر بەڵێ لەبیرچوونەوە بەڵێ جا دەتوانێت بە ڕۆژوو بێ سوالە نیە لیکە نامادام ئەڵزایمەر و تەشخیص بەسەر چاو باشە بەسەر چاو کەواتە بەڵێ پەیوەندێک تریشمان لەگەڵا بای جۆرگرین کە حسێن لە سلێمانیەوە بەڵێ بەسەر چاو فەرموو بەڵێ کە حسێن بەڵێ فەرموو بەڵێ فەرموو ئەم کاتتان باش سەر چاو وەڵی دکتۆر من مناڵێکم هەیە 4 ساڵ و 11 مانگە ئۆتیزمە ئێستا لەوەتی ئەو کەرەنتینە بووە تقریبا وەزنی زیای کیلۆ گەیشتۆتە 42 کیلۆ نازانم چی لەگەڵا بکەم یعنی بەردەوام گریانی زۆر بووە ئیسراحەتی نەماوە خەوی هەر نییە شەوانی وا هەیە 2 ساعت بە ڕۆژی 2 ساعتە خێر 4 ساعت یعنی تاو بێزاری ماڵەکەی هەر هەمووی تێگاوە بەسەریەکە ماڵتان لەکوێ وەڵا ماڵمان لەکانی کوردەیە بەسەر چاو بەڵێ زۆر شاکە کاکتۆر ئەو دوو پرسیاری یەکەم و چوارەم کە کاک محەممەد لە سلێمانیەوە کوڕەکەی 5 ساڵە ئۆتیزمی هەیە کە حسێنی لە سلێمانیەوە کوڕەکەی 4 ساڵ و 11 مانگە هەر لەواچە ئەویش هەر ئۆتیزمی هەبێت ئەویان زیاتر پەیوەندی بۆ یا لەم کەرنتینە قەڵەو بووە ئەوە یەکەمیشیان کاک محەممەد باسی کردوتی 5 ساڵە مناڵەکەم و سەناکات و ئەوەی کاک محەممەدمان جوابێ ئەوەی کاک عادل جوابمانێ کە گرنگ گرفت لە ئاستی ژیریا هەبێ ئەوە ڕاهێنانی وێت نەک زیاتر دەرمان ئەمەی کاکەسین کڵی مناڵەکەم 4 ساڵ و ئۆتیزم کێشی زیای کردۆ لە ڕاستی ئەم ماوەی کەرنتینی کەم 6 هەفتەی خەیان بەشێکی زۆری ئەو خێزانی کە پێشتر مناڵەکەی لێکێ لە سنتەرەکانی ڕاهێنا نابووە کە ڕۆژانە 4 بۆ 6 ساعت لەو سنتەرەوە سەر لە ماڵەوەیە بێگومان دایکبۆک نازانێت ئەم کاتی چۆن بۆ پڕ بکاتەوانێتە خودی ئەو ڕاهێنانەی کە لەوێ ئەکرێ دایکبۆک بە ئاسایی ناتوانێت هەمان ڕاهێنان بکە چ لە بەرەوەی ژینگەی ماڵەوە هەمان بواری ئەوەی تیانە هۆڵی گەوری تیاابێ یارەکانی تابێ شوێنی جوڵی تابێ مناڵی ئۆتیزمی شێکی لە نیشانەکانەوێ هەندێجار بە هەندێک خۆوە ئەیگرێ دووبارە و سێبارە و چەند بارەیە کاتۆ هەندێک لە مناڵانە بە خواردنەوە ئەیگرێ ئەنی چەند بارەیە کاتۆ خواردن بێ ئەگەر دایکبۆ کەزانێ ئەم مناڵە خواردن زۆرەخوا بچووکترین ڕێنمایی کلێرە و پێ بڵێم ئەوەی ئەو بە ڕێزە ئەبێ هەوڵ بە ئەگەر مناڵکەشتیش خۆ بێ شیرینی نەیاتێ واتە ئەبێ هەوڵ بێ ڕایبنی لەسەر میوە بخوا باشە بۆ کلێ بەردام شین چکە مناڵ لەو تەمەنە بتوێنێتەوە زۆر حەزی لە شکۆڵاتە حەزی لە شتی شیرینە کە تۆ بیێتەوە لە ماڵی شەوبواری جوڵی کەم بێ بێگومانەشێت لە ماڵێکا 4 بۆ 5 بۆ 6 کیلۆ زیاب بکە کە ئەم 6 کیلۆ ڕەنگە بۆ کەسێکی بە تەمەن یان بۆ کەسێکی پێگەشت و ڕەنگە 6 کیلۆ لە ماهەکە زۆر نەبێ بەڵام بۆ مناڵێک ڕاستی کێشەی تری تووشە بێت چ کێشەی دڵبێت چ کێشەکانت بێت چکۆ بەجارێک کە تۆ کێشێکی خێرا زیاکە لە مای مانگێکە لە سادە بەرەو ژووری جەستی مناڵەکە زیاتر بێت فشار لەسەر زۆر شوێنێکی دروستەکە بۆ ئەوەی کە بە کاک حسێنی دەڵێم من نازانم ئێستا ئەمڕۆ تۆزێ دەنگ و باسێکەوە جارێکی تر مانگرتنی دەوام و شتە بێ بەڵام ئەگەر سنتەرەکانی ئۆتیزمیش نەکرابێتەوە سنتەری چاسەی نەخۆشیە دەرونیەکان تاوکۆم ڕۆ دەوامی تیا هەبووە کە دەوام کراو ئەتوانێت بەیان بێتێبێ لەوێ چارەسازی دەرونی هەیە ڕاهێنانی پێکەوە هەندێک ڕێنمای پێوترێت کەچی بکە بۆ مناڵەکەی ئەتوانێت ماوەی ساعاتی بێن هەندێک ڕاهێنانی فێرەکەن تاونی سنتەرەکانی کە ئەکرێتەوانێ سەبارەت بۆی کەوا کاک محەممەد وتی کچێکمێ تەمەنی 15 ساڵانە و ناخوات و ڕێجیمی و دەماوەی ساڵێک ئەم مێمەوەکو بڵێمەکو لە ڕووی زانستیەوە لە ڕاستیە خوار 18 ساڵ ئەگەرێکی بێ کێشیش دابەزێنێ ئەوەی گرنگە وەرزش بکە ئەوە گرنگنی خواردنێکی زۆر ستمێک وا بۆ خۆی دانە هیچ شتێ نەخوا یعنی ئەوەی بۆ وەرزش هەتوانی دابەزی پێویست بۆ ناکە خواردنی زۆر لە خۆت بگریتەوە ئەگەر ئەم دادەی کێشەکەی پێشووتری گرنگ نییە چەند بۆ بەڵام کێشی ئێستەی کەڵێ نزیکی 50 کیلوان 51 کیلۆ بێ یەکگومانە بزانین باڵای چەند و کاتە بڕیار بین ئەگەر ئەم دادەی کێشی لە 135 کێشی لەشی خۆی کەمتر بێ
واتە لە 150 دابەزی لەسەر کێشی خۆی وەگەرم دادی کەوتێتە سووری مانگەوە بۆم پرسیان لەو بەزن ڕەنگە باوکی نەزانێت ئەگەر 3 مانگ لەسەر یەک سووری مانگانەی نەبوو بێ واتە پێشتە کەوتە سووری مانگانە ئێستا 3 جار بە سەرێک سووری مانگانەیە ئەم دادێ نەخۆشیە کە پێوترێت نەخواردنی دەماری کە مەگەز پێوتر ئەنۆرەکسیان نێرۆزە ئەم حاڵەتە پێویستی بە دوو شتە بێ هەم پێویستی بە دەرمانە بێ بەکاری بێنێت کە ئەش دکتۆرێکی دەرونی ببینێت لە سلێمانە زیاتر لە 15-16 دکتۆری سەدە هیچ کەسێ بکاتوانێت چارەسەری بۆ بکە بەش نوتر لە ڕاهێنانی دەرونی کە فێرەکرێت چۆن زاڵ بێ بەسەر ئەم بیرۆکەی کە لە مێشکایەتی کە وای لێ بکرێ خواردن بخوا بەڵام بڵێ تەنها لە ماڵەوە خۆت قسێ لەگەڵا بکەی بڵێ کچم نان بخۆ خواردن بخۆ بنەو نەخۆشانی کە بینومە هیچی تەنها بۆ ڕێنمای خۆی قەنەعەت ناکاشت بخوا تەنها پێویست بۆ کاماوەیەک دەرمان بەکاربێنێ لەگەڵ چارەسازی دەرونی خشتەی خواردنی بۆ دانێت کە بەچێ خواردن بخوا زۆر باشە کاک هەر لەسەر زافەتن بۆەوەی جنابەت هەندێک جار نەخۆش ینی لام دایکەکەی بەتایبەتی ئەڵێ دکتۆر ئەم مناڵەم لەو کاتۆ کە ڕێژیمێکی پرسی دەست پێکرد ئیتر ناتۆ سەرخۆی جا ئێمە ئەیگەڕێنەوە بۆ هەندێک جۆر لە بڵێن لە کاریگەری بەعربی بێڵێن ئەی ضفێز یاخود با بڵێن زیندە چالاکی کە لە ئەنجامی ئەو بڵێن نەخواردنە بە پەلەیە کە ڕوویاوە و حاڵەتێکی بۆ کردووە شانەکانی تێکشکانێکی تیا ڕوویاوە هۆلەوانێت کاریگەری ئەنزیمات و هۆرمۆناتی شەبێت بەڵام کاریگەری دەرونیش لەوانەیە هەبێت لەو حاڵەت ئەم بەڕێزە ئەگەر بەم بڵێ هەنگاوی یەکەم بێ ئەم بەڕێزە پزیشێکی هەناوی بیبینێ کە پسپۆر بێ لەو بارەیە بۆی هەندێک پشکیم گەزای ئەم کەسە جار هیچ گرفتێکی هۆرمۆناتی توش بۆ یانە ئەگەر ئەوانەی هەبێت ئەو وەختە سیستمێکی خواردنی بۆ دانرێ دکتۆر دەنووش لانی دەرونەکەی چارەسەرکا بۆی ئەو بەڕێزەی کەم نەخۆشیە بێ ئەبێ ڕاستکە لەبین دوو پسپۆڕ یا کار بکە پسپۆرێکی جستی کە پزیشکی هەناویە لەگەڵ پزیشکی دەرونی و لە هەمان کاتا چارەسازی دەرونی بۆی خشتەی خواردنەکانی بۆ دابنێت و هەفتانە چاودێرێک کا بزانێت چەنە بەرەو باش بوون نەڕات زۆر باشە حاجی ئەمیر لە کەرکووکەوە باسی کرد لەوەی کە ئەوتی هەردوو شانم بینی شانم مێشێ ڕاستی شەپیش و ڕاستیا هۆکار زۆرە بۆ ئەمە خۆی باسی کرد لەوەی کە انزلاقی فقراتیشی هەیە لەوانەیە کاریگەری دەمار و کاریگەری ئەو عەسەبانی کە بەوێ ئەڕۆن هەبێت بەڵام ئەم خۆی شەکرەشی هەیە شەکرەکەش شەکریش هیچێکە لەو حاڵەتانی کەەوە شتێک دروست دەکەن پێڵێن فرۆزن شۆڵدەر واتە با بڵێن شانی یاخود ئەو جومگەی وەکو لۆکێکی لێیت وەکو تەجەمیدێک یانی سەربوونێکی تیا دووە ڕۆیات ئەمەش هۆکاری شەکرش دەوری هەیە بۆ ئەمە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمەوانی کە شانیان ئێشێت بە تایبەتی گەر شەکریان هەبێت ئەبێ نەخۆشی تریش هەیە بخینە ئەوە کە ئەوانی نەبێت بۆ نمونە نەخۆشی دەمارەکانی دڵ بۆ نمونە نەخۆشی تر لە ئەنجامی کەلەوانی پەستانی خوێنی یا چاوریەکانی بەرز بێت ئەوێ پشکنی نێوانشی بۆ بکرێت بە هەر حاڵ باسی کرد لەوەی کەوا شەکرەکەشی دوو جار حەب بەکارێنێت و شەکرەکەی بەرزە بەڵام ئەگەر حەبەکە یەک جاری بەکارێنەوە گە زیاتری کات کۆنتترۆلیە کات بە بێ ناخواردن باشە بەڵام دوای ناخواردنەکە کە چێتە 220 عابد دوای ناخوارن بە 2 ساعت بێت ژێر 200 لە ژێر 200 بێت لەبین 100 بۆ 180 بێت ئەوە زۆر باشە لەبەرەوە پێویستە حەبەکەی بکا بە دوو جار و ڕێنمایەکانی پارێزی شەکرە بەردەوام بێت لەسەری شیرینەکان کەم کاتەوە ئەو خواردنانەی کەوانی شاستی زۆرتیایە و بۆ شەکری تاکی تیابێت ئەوانە هەمووی کەم کاتەوە کاکتۆر پەیوەندی ترمان لەگەڵ بوو کاڵێ لە چوارقۆنەوە داکی ئەلزایمەری هەبوو بێگومان ئەلزایمەر هەمومانەزانین لە تەمەنی پیریا ڕوانە دوای 65 بەرەوژوو ئەگەر ئەمان پێوتێ پزیشکی من نەخۆشیێتە لە دوای 65 بەرەوژوو ڕوایات ئەوەی کەوا هەیە ئەوەی کە ئەلزایمەری هەبێ هەمومانەزانین گرنگترین نیشانەیەم کەسە بیرچوونەوەی هەیە ئەگەرم کەسە لە قۆناغەکانی ناوەند و پێشکەوتوی ئەلزایمەرابێ هەر خۆی بیری نامێنێت کە بە ڕۆژەوەتە تاگاتە ئێوارەشێت جارێ زیاتریش ئاو بخواتەوانێ چۆ ئەلزایمەر گرفتیەوەی زۆربیان بیرەوەری تازەی گرفتی هەیەکی ناشتی 30 ساڵ پێسی بیرەمێنێ بڵێ چه ساڵ پێسە چیوە بیرێمێنێ بەڵام دوێنێ پێرێ چەند ساعت پێسە چی ڕوویا بۆی ئەوەی کەڵزایمەری هەبێ کارێکی ئاسان نیە شەو کاڵ سێ شەو پارشێو بکە تا حوتێوارە بیری بمێنە کەمێش تا بە ڕۆژوە بێ لە ڕاستەکە بڵێ ڕۆژووی لەسەر یاننا ئەگەر بۆ دەستنیشان کرد بەکەم کەسە نەخۆشی ئەلزایمەری هەیە ئەلزایمەر ڕۆژووی لەسەر نیە چۆ خۆی بیری نامێنێکەوە بە ڕۆژوە یاننا ڕاستە دەست خۆش بێت پەیوەندی ترمان لەگەڵە سۆنیاخان لە عەربەتەوە بەڵێ فەرموو سەر چاو فەرموو بەڵێ یەک گورچی لێ هەیە عملیات کراوە یاخود هەر لە جگماکەوە یەک گورچی لێ هەیە بەڵێ زەختی نییە لەگەڵی شەکرەی نییە زەخت و شەکرەی نییە باش باشە بەسەر چاو سۆسەنخان لە سلێمانیەوە
سەرچاو بەڵێ سەرچاو بەخێراتنی میوانە بەڕێزەکەتێکم دکتۆر ئەفرام دکتۆرگیان من ماوەی لەمە پێشی چەند تەلەفۆنم بۆ جەنابەت کرد نەخۆشی جەنابم شەکرم هەیە ئەو عیلاجانێکی خۆم هیچ تەئسیرم تێ ناکەوتی وەرە بۆ سەنتەرەکە ئیتر نازانم جەنابەت کاتێ لەوێ دێم سەنتەرەکە بۆم گۆڕی بە دەرزی چەند ساڵە شەکرەت هەیە سوسن خان وەڵی 3 ساڵە دکتۆرگیان هەر حەبە خۆیت وەڵا حەبە خۆم بڵێ پارێز باشە پارێزەکەیت من کەم بەڵێ باشە پارێزەی وەزنت چۆنە زۆرە وەزنت کەمە زۆر تەمەنم ماجن 1970 بەڵێ 95 کیلۆم 105 ساتومەتە سەر 95 کیلۆ بەڵێ باڵات چەنە بێت وەڵا باڵاشم هەیە 130 بم ئەوە چەند؟ 130 بۆ خۆیان نازانم باڵا 130 کەمە باڵات دەبێت لە 170 نەک 130 زۆر باشە زۆر باشە بەسەر دکتۆرگیان ئەوە عیلاجە خۆم گلیسیازۆی هەشتایە باڵێ گلایکۆزە باڵێ بەسەر چاو کاتنیتە شتێکی واس ئەوەشە خۆمیت تەئسیرم تێ ناکە بەسەر چاو هەڵی شەشم شۆن بۆ پاچۆڵم بەیانی بە ڕۆژۆ بم بەیانی سەعات 6 لە چاوچینێتی خەریکە خنکەم مەجبورم ئاو بخۆم زۆر شاکە بەسەر چاو کە قادرمان لەسەر لە سلێمانیەوە لەگەڵایە بەڵێ فەرموو بەڵێ کا قادر لە سلێمانیەوە بەڵێ فەرموو ڕێزیان وەڵای فەرموویت بووە سەهتاوەکی وڵات دەدەیت بەڵێ فەرموو پرسیارەکەی جەنابەت چییە فەرموو پرسیارەکەی من ئەوەیە لە دکتۆر ئەفرام ئێمەمانەیە نەخۆشی دەرونیمان هەیە ئەمانەیە بچین عیلاج وەرگری نازانین بچین لە کوێ وەریگرینی سجاران یەکشەمە و دووشەمە و چوارشەمە هەبوو ئێستا بۆبوونی ئەم کەرە دیشتەوە نەماوە نازانین کەوتە دەکوێوە دەکوێوە بۆیان وەرگری بەسەر سەڵام تێن بەسەر چاو بەڵێ پەیوەندێکیشمان لەگەڵ بەسەر چاو ئێستا کاخار وەڵام وەرەگریتەوە ساکارخانیش لە کەرکووکەوە بەڵێ سەر چاو فەرموو بێت ئەحمەد دکتۆر من تایفۆنی شەکرم هەیە لە هەمان کاتا تووشی کۆڵ ئێشە و مل ئێشە بوومە پێشووتر سەردانی دکتۆرمە کرد بەڵام هەتا ئێستاش دەرمانەکان بەکارهێنم باش نەبوومە بەڵێ دەرزیەکان دەرزی ئینسولین لێی تەبان چکە تۆ تایپوانی وەکو خۆت باست کرد دەرزیەکان ئەی فەحسی سێمانی شەکرەکەت چۆنە؟ فەحسی سێمانگی شەکرەکەم 7.9 بوو بەرزە قەدوان لێ هاتوو شەکرت زۆر دابەزێت یان جاری وایە شەکرت زۆر بەرز بێتەوە پێویست کات داغڵبی لە خستەخانە بڵێن تووشی ئەحمێدازی کیتۆن بوویت یا شتێکی وە؟ شەکرم دابەزێ بەڵێ لە ڕۆژ خۆمی شەچم بۆ نمونە ئەگاتە سی کەمتریش بەڵێ لەو کاتانەیە فریای ئەوواکەوی شتێ بخۆیت؟ ئەو کاتانە ئەگەر خۆم جارجارە فریاکەوم ئەگەر فریاش نەکەوم لە ڕۆژ خۆم ئەچمە بێ ماڵەوە بەڵێ باشە بەسەر چاو ئێستا زیاتر مشکلەکەت لەوە ئێستا کارخان تۆ کۆنتترۆلی شەکرەکەت نییە یا هەز بە چیەکەی زیاتر مشکلەکەت وەڵی دکتۆر من کێشەکەم لەگەڵ ملمایە تووشی مل ئێشەیەکی زۆر توندی کردوم بەردەوام سەریشمە ئێشە لەگەڵیان زەختن نییە هیچ؟ زۆر باشە سەرێشەکەت بەیانیانە زۆرتر؟ کاتی بۆ دیاری نەکراوە هەر کاتێک بێ سەرم ئێشە ملمە ئێشە لەو کاتێک کە سەر دێشێ فەحسی شەکری کردو بزانی شەکرت دابەزی بێ؟ بەڵێ کردومە جاری واشە بۆ کۆنتترۆل بوو لە هەمان کاتا و ئازارم هەبوو هەبووە زۆر ڕاستە دەست خۆش بێت باشە بەسەر چاو باشە بەڵێ بەنسبەتی سۆنیاخانەوە بوو لە عربەتەوە پرسیاری هەبوو لەسەر ئەو شەکر و کۆنتترۆلکردنەکانی بەڵێ پێویستە ئەمیش کۆنتترۆلی شەکرەکەی بکات و پارێزەکانی زیاد بکات بەنسبەت سەوسنخان لە سلێمانیەوە هەمان شێواز وەزنی زۆر بوو وەزنی زۆر بوو کە ئەڵێ 105 کیلۆ بووم و دوایی بووە بە 90 کیلۆ و وەزنی دا نابەزێت زۆر بەڵام شەکرەکەشی دووسێ دەرمانیشی بەکارێناوە هەر کۆنتترۆل نەبووە لە ڕاستی ئەمە هۆکارە بۆی کەەوە جاری وهەیە پێویستمان بۆ بێ بیخێنە سەر دەرزی شەکر دەرزی ئینسولین دەرزی ئینسولین زۆر کەس لێی ئەترسێت ئەڵێ من ئەو دەرزی شەکرەی تر معناوێ
تەواو شەکرەکەم گەیشتوتە نیهایەت بۆیە دەرزی لێن نەخێوانە ئەوە تا ئێسامانەوەکو ساکارخان کە لە کەرکووکەوە تایپوانی شەو هەر لە ئەوڵەوە دەرزی بۆ بەکارێت لەبەرەوە پەیوەندی بۆ نییە کە یەکێ دەرزی بەکاربێنە معنایەوە ئیتر تەواو شەکرەکەی لە کۆنتترۆلی لە دەزاوە پێویستە بە بەرنمەیە کێشی دابەزێت وەرزش بکات پارێزەکانی زیاکات و ئەگەر هاتو بۆ حەبانش بمانەوە کۆنتترۆل نەبوو اینجان مەجبوری نەبێت دەرزی شەکری بۆ بەکاربێنین باسی واکە ئەڵێ لە بەیانی کە هەڵە سەمیتر یەکسەر تینومە و ڕۆژوو بۆ ناگیرێت فعلا نەگەر هاتو بەم شێوازە بێن باسمان کرد یەکێکە شەکرەکەی لە کۆنتترۆڵێکی وایە نەبێت و پێشتر خۆی بۆ ئامادە نەکرێت کاتێک کە مای ڕەمەزانێت زەحمەتە بتوانێت کۆنتترۆلی شەکرەکەی بکات لەبەرەوە پێویست بوو مایەن لەمەوە پێش خۆی ئامادەکە بۆ ئەم حاڵەتە و کۆنتترۆلەکەی باشترکە بۆی بتوانێت ئێستا بە ڕۆژوو بێت لەوانەیە لێرانە ڕاستە لەپڕ ئەم هەفتە ئێستا بۆ بە ڕەمەزان بنسبەتەوە کۆنتترۆل نییە زۆر کاریگەری دەرونیشی هەیە لەسەری و کاریگەری جستەیشی هەیە کاقادر لە سلێمانیەوە وازان پرسیارەکە پێویستی سەبارەت بە دەوامکردن ئێمە بۆ بەڕێزە بڵێم کە نزیکی 2 هەفتە شەبێ ڕاوشکاری علی کەمالۆک و پێشوو جاران ڕۆژان یەکشەمە و دووشەمە و چوارشەمە بوو بەڵام سەر ڕۆژان یەکشەمە و چوارشەمان هەروکو پێشوو دکتۆری دەرونی دانیشتوانین دەرمانەکانی لێ وەربگرێ بڵام ئەم قسەی من نازان بۆ سپێنێ دەوام ئەبیان ڕەنگە کاوتۆرتاخۆی کومەتیبی سندیکای سپێنێ دەوام هەیە یان نەچکۆندی لە بچکانمان گرتنیان ڕاگەاندووە بڵام وەکو خشتەی ئێمە لە مانگی چوارە ڕۆژان یەکشەمە و چوارشەمە دەوامان کردو تا یەکشەمەش هەر پزیشک لێ بۆ دەرمان یاو نەتێن بەڵامتر نازان بۆ سپێنی ڕاستەکەی ڕاوشکارەکان ئەبێ یان نابەوەشتا ڕوون نییە بەلام تا هەر هەیە ینی بۆ شێخۆی سپێنش بە هەمان شێوە ئەگەر بۆ پسپۆرەکان هەبێ سپێنی ساعت 9 بۆ 12 سەدانی ڕاوشکاری علی کەمال بکرێت لە دەرمانەکان وەرەگری تویش گرفتێکردنی ساکارخان لە کەرکووکەوە باسی کرد لەوەیەکەوە جۆری یەکەمی شەکرەی هەیە جۆری یەکەمی شەکرە ئەبێ ئینسولین بەکاربێنن دەزی شەکر بەکاربێنن بەس باسی لەوە کە کەملی ئێشێت و سەرێشەیەکی هەیە سەرێشەکە ئەگەر کاکتۆر باسیکەین نەمە لێرانەیە لەوانەیە ئەگەر شەکری دابەزە سەری بێشێت یەکێک لە نیشانەکانی دابەزینی شەکر سەرێشەیە ئەڵێ ئەوەی کە مرسێتی ڕێگی شێتی شتێکی وا هەیە لەوە هاتو شەکرەکەی لەوانێ دابەزی بێت وای لێکات کەوا و حاڵەتی هەبێت عەسەبیەکە نێرڤەسیەکات سەرێشەیە بەڵام باسی کرد لەوەی کە ئەڵێ جاری وا هەیە شەکرەکەشی طبیعی و هەر سەرێشەشی هەیە جا هیچ شتێکی وا هەیە کاکتۆر بێگومان بڵێ ئەو کەسێک کە بە ڕۆژێ وەکت پەرێزێت یەکێک لە هۆکارەکان دابەزینی شەکرێ پڵامەیە هەر خۆی کاتێک کە بە ڕۆژێ بەبێ گۆڕانکارێکی جەستەیش هەز بە قورسیەکە کا زیاتر وەکڵی لە ئازاری هەز بە قورسیەکە کاکە پێوترێت هەڵەدەستکەم سرم قورسە هەز بە ناڕەحەتێکی تیاکەم هەندێک جار ئەمە ڕۆیە ئەشێ شەکرە بێ ئەشێ پەیوەندی تەنها بە خودی ڕۆژۆکەوە هەبێ چۆ هەمومانەزانین سەرێشە زیاتر لە 40-50-60 هۆکاری هەیە ئەگەر بە تایبەتی کەسەکە پێشتر حاڵەتی سەرێشەی هەبوو بێ ئەگەرێکی حاڵەتی سەراسیەوە بڵێن شەقیقی هەبوو بێ یان خۆی پێشتر فشاری خوێنی یاری کردوێ یان ئەگەر کەسەکە خۆی پێشتر ڕاهات بێ لە کاتی بیرکردنەوە یان لە کاتی ماندووبوونا تووشی سەرێشە بوو بێ لە ڕەمەزان و مازن کاتێکە بە ڕۆژوە بێ بەشی خۆی ماندووە بێ ئەگەر بەراوردێکی کەوزێکی کەمتر لە لەشە هەیە بۆ ئەشی هۆکارەکانی زۆر بن ڕەنگە لەگەڵ پسپۆرێکا دابنیشە قسە بکە ڕاست و خۆ پێز پرسایی لێ بکرێت یەکلا بێتەوە بە تاواتی هۆکارەکەی چیە بەڵام مەرجڵێن هۆکارەکەی بێت دەرونی بێ چون گۆڕانکاری جستەی لە ڕەمەزانە هێندە زۆرە بە تایبەتی لە هەفتەی یەکەمیە ئەگەر مرۆڤێکی لە نیشانەکانی بهیوای ئازاری ناوسکی بۆ دروستە بێ هیوایە سەرێشە هیواز بە قورسیەکە لە جستە بەڵام زۆربەی کەس دوای تێپەڕبوونی هەفتەی یەکەم لەگەڵ خودی ڕۆژەکە ڕات ئەم حاڵتی تیان نامێنێ دەستی خۆش بێ زۆر چاکە بەڵام ئەم بە هەر چۆرێک بێت ساکارخان لە کەرکووکەوە ئەم جۆری یەکەمی شەکرەوە جۆری یەکەمیش لەوانن کەەوە باشتر وایە بە ڕۆژوو نەبن چونکە دەرزیەکانیان هەیە و ئەوە دەرزەکان ئەبێ بکاتی خۆیان بەکاربێت ئێستا دوو پەیوەندیمان لەگەڵایە بەڵێ فەرموو لە سلێمانی و کاک جەزا بەڵێ ئەو کاتە باش سەرچاو دارتان باش سەرچاو وەڵام من شەکرم هەیە و دەقیشم هەیە شەکرە و دەختەرشم تا ڕادێ کۆنتترۆڵات بەڵێ تا بڵێم 4 ڕۆژی بە ڕۆژوو بۆ ئەمڕۆ ناچار بووم لە سەعات 2 ڕۆژەکەم بشکێنم زۆر توش حەڵی زۆر چی لێ هات لەو کاتە بووم قڕگم تاوتم و تاو قڕموشک بوو پیاوانی شەکرم بە شەکرەکەشم 104 بوو تقریبا وی پێشتر شەکرەکە لە چەنگە بوو کاک جەزا هەر لە دەوری معنی بەسکی ناشتا لە دەوری 85 بۆ 100 ئەو لە تقریبا ئەی فەحسی سێمانی شەکرەکەت باش بوو والله فەحسی سێمانی تقریبا 6 مانگە نەبوو بەس پێشترەوە 6.4 زۆر باشە زۆر چاکە بەڵێ باشە لە بە زۆریش شانی من زۆر زۆریش کوێ دێشە عەفو دوای ڕۆژەکان کوێ دێشە کاک جەزا شانم دێشێ بەڵێ باش جا من تەسیراتی بڵێم شەکرەش و زەختیش لە چامیاوە
يعني امرك الشكر كم بس شو ديوا بيوندي كاك هورامان هلا بجو بلا فرمو الو بلا كاك هورامان بلا جانكم بلا فرمو كاك هورامان الو قصكم بلا فرمو الو السلام عليكم سرچو السلام عليكم فرمو كاك هورامان بلا فرمو الو السلام عليكم بيز احمد تلفونك وجهه بقري بيز احمد برافو رزقكم باشا بخير بفرمو يعني من والله كم نقوش مدتك من شفي يعني كنا قريت سريع شيء بطاقتها بله اتنازل مكاركة خوي شو خوي باشا عنا يا درفتي خوي هي عن خوي درسته والله فاصل بقدر هيك عارفيني وقبلي خوي شو انا روزانه بي بيست خوي الشوانه وكو كسيكي اساي 7 ساعات 8 ساعات خوي عن خوي شي كم بوتو والله زيادة رجع شو ايش كردني مالي وكو گنجه كلسه ايش مالكا كاري مالكا لروي كومالاتي وتشالاكا يانا والله اعتاديني يعني اصوات اشتي وما نيوني ولا لو انت بس تنهالي ضلي تنقف سري شي هي والله اخواتي بين اخذ سرش بس سرش باش بس سرچاو دەست خۆش بێ کاک جەزا لە سلێمانیەوە باسی کرد لەوەی کەوا زەختی هەیە و شەکرەی هەیە و ئەم چوار ڕۆژە بە ڕۆژوو بووە بەڵام ناچار بووە لە سعات دووە بیشکێنێت ڕۆژۆکەی ئمڕۆ و کە فەحسیشی کردووە شەکرەکەی 104 بووە 104 ئەتوانین بڵێن نسبەتێکی زۆر باشە بۆ ئەوانی کە شەکریان هەیە و کاتێکە بەبێ نان خواردن 104 بێ باشە بەڵام یەک شتی باس کردکەوە ئەڵێ من چاوم بەوەی شەکرەوە تاسیری لێکردووە ئێمە یەکێک لەو شتانەی کە لە بدایەتی بەرنامەکە باسمان کرد ئەوانی کە ئەڵێن ڕۆژووی لەسەر نییە بۆیش لە کاتێکە کە شەکری هەبێت ئەوەیەکەوە ئەگەر هات و ئاکامی درێژخایانی شەکرەکە هەبێت لەسەر ئەو کەسە بۆ نمونە لەسەر گورچیلەکانی گورچیلەکانی سز بێت و شەکری هەبێت نابێ بە ڕۆژوو بێت و ئێمە پێشتریش سۆنیاخانەوە بوو باسی کرد ئالبەتەوە کە دایکی یەک گورچیلێ هەیە گورچیلەکەی یەک گورچیلێ هەیە و بەڵام گورچیلەکەی ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەمە پرسیارە جوابەکەمان بۆ ئەوە بووکەوە ئەگەر یەک گورچیلێ هەبێت لەسەری نییە ڕۆژوو بگرێت چکە ئەو تەنها یەک گورچیلێ هەیە لەوانەیە ئەگەر هاتوو بە ئاو نەخواتەوە وەکو پێویست ئەو گورچیلێ هەیە بە تەنیا لەبەرەوە زەری لێبات و باشترە بە ڕۆژوو نەبێت بە هەمان شێوازیش کاک جەزا کە چاوی بەوەی شەکرەوە تاسیری لێ کردووە یەکێک لە گرفتەکانی شەکر ئەوەی درێژخایانە کاریگەری لەسەر دەمارەکانی چاو هەیە لەسەر گورچی لە هەیەی ئەوانی کە بەوەی شەکرەوە چاویان زەرەیان لێەوە نابێت بە ڕۆژوو بن چکە ئاو نەخواردنەوە کاریگەری زۆری هەیە بۆ هاتوچۆی دەورەی دەمەوی لە ئەو کەسانەشا و بە هەمان شێواز خراپە بۆیان کەەوە بە ڕۆژوو بن لەبەرەوە باشترە کاک جەزاوەکو چۆن شکانوێتی ئەوەی لەسەرێتی کردوێتی ئیتر ناچار بۆ بیشێنێت لەبەرەوە باشتر وایە بە ڕۆژوو نەبێت کاک تۆر بەنسبەتی کاگەورەمان لە هەڵەبجەوە مناڵەکەی یەک لای سەرێشێ لای چەپیێشە لەو کاتەڵی خواردنی کەمە بێ هەست بە دڵتەنی و بێتاقەتێکە ئەگەر سەرێشەکەی ئەم بەڕێزە بڵێ زوربەی کات بەس یەک لای سەری ئێشێ لایانی کە ماوەی ڕۆژێ بەرەو ژوور ئەخایەنێت و جگە لە سەرێشەکە بڵێ ئەم کەسە کارە کاتە سەر ئەوەی کەوا حەسبکە زیاتر بە تەنیا بێ ناتوانێت سێری ڕووناکی بکە بە هەندێ بۆ وەزعی تێکەچێ ئەتوانین بڵێ ئەم حاڵتە بەرەو حاڵتی شەقیقە ئەڕوا بەڵام وەختێتوان بڵێ کەسەڵی سەراسێ هەیە کەم کەسە سرێشەکە ڕۆژێ زیاتر بێ کار کاتە سەر کاری ڕۆژانەی ئەو ڕۆژەی کەوا سرێشەکەی بۆیە ناتوانێت ئیشی ماڵەکەی بەڕکاتە گەر خوێندکارە بێ ئیشی خوێندنی پێ نەکرێت ئافرەتی ماڵ بێ ناتوانێت ئیشەکانی بکات لە هەمان کاتە جگەوی کارە کاتە سەروا لەو کەسە بکە گۆشە گیر بێ تا حەسبکە زیاتر بخەوێ ڕووناکی نێ بەلای دەنگە ئەگەر ئەو شتانی هەبێ ئەم پێوترێ سەراسێ ئەگەر ئەوەی نەبێت تەنها یەک لای سەری بێشە لەو کاتێوا باشە پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار ببینێ بۆی بڕیاربا جۆری سرێشەکەی چێ دەست خۆش بکار تۆرەفرام زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەمانەوە و وەڵامدانەوەی هاوڵاتیان بینەرانی بەڕێز بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی کلینیکی ئیمڕۆ هیوادارم لە ساغ و تەندروست بن خواتان لەگەڵ